لەبارەی دۆخێکی بوو کیمیابارانی هەڵەبجە جوولەکان نەماون و تەنها خانوەکانیان ماوەتەوە. کۆمەڵێک مرۆڤ هەن لە هەر کوێیەکێم دنیاە بن ئەوان هەر جوانی ئەبەخشنەوە. یەکێک لە مرۆڤە جوانەکانی هەڵەبجە هۆگر ئەحمەدی فۆتۆگرافەرە کە کوڕێکی گەنجە لەگەڵەوەی کە فۆتۆگرافەرێکی زۆر باشە دەستی هونەری و وێنەکێشانیشی هەیە. ئەو لە چەند ڕۆژی ڕابردوودا هەستاوە بە بۆیاخکردن و نوێکردنەوەی دەرگاکانی گەڕەکی جوولەکانی هەڵەبجە. من گفتوگۆی زیاتر لەگەڵ خۆیان ئەکەم زانم بۆچی ئەم گەڕەکەی هەڵبژاردووە و چۆن ئەم بڕیارەیە هۆگریان سڵاوە لە ئامادەبوونتان من پێشکی سپاسانەکەم سڵاو ئەم دەرفەتە من ئەمە ئەرکی منە هەر جوانیەک لەم شارە هەبێت خزمەتێک من بیکەم ئەمە ئەسڵەن ئەمە جارە خزمەتێکی بچووکە لە ئایندەدا ئینشاڵڵا بۆ داهاتوو خزمەتی لەوە زیاتر و جوانتریشەکەم بۆ شارەکەم. بیرۆکەی من ئەمە پێشتر وتم تەمان بوو پێشانگای فۆتۆگرافەری بکەمەوە بەڵام تروتم نەمە سروف و شتی تێچێ نەوەڵاوا بکەم بە خزمەتێ بۆ شارەکەم و بۆ خەڵکە خۆشەویستەکەی شارەکە. باشە بۆ گەڕەکی جوولەکانە هەڵبژار بە دیاریکراوی. وڵای گەڕێکی جوولەکان لە خۆتانە زانن هەڵەبجە لە کاتی دامەزرانی هەڵەبجە دروستبوونی هەڵەبجە و بە قەزابوونی هەڵەبجە گەڕێکی جوولەکان هەیە. هەڵەبجە شارێکی ئاشتیە بۆ جوولەکانی تیا بۆ کاکەیەکانی تیا بۆ مسلمانەکانی تیا بۆ بەڵامی تر لەبارەی دۆخێکی بوو کیمیابارانی هەڵەبجە جوولەکان نەماون و تەنها خانوەکانیان ماوەتەوە. تر نیژوتم نەوەڵا بە ئەم گەڕەی جوولەکانە دووبارە بگەڕێنەوە بۆ ژیان. تریش من ئەوم پێ باشتر بوو وتم زیاتر ئەم ڕنگانش کە خۆم هەڵم بژاردوون کە ئەمە لە دڵی هەورامانە هەیە لە هەورامانی تەخت ئەم ڕنگانە لە زمانی کۆنا بە دەرگا و پەنجەرە بوون دەمنیش هەرە و ڕنگانم بەکارهێناوەتەوە. بیرۆکەی ڕەنگەکان لە هەورامانە وەرەگرتووە کێ مەسروفی کردووی کە یارمەتیاوی من ئەمە خۆم بە خۆشحاڵە زانم ئەمە لەسەر ئەرکی خۆم و یەک کەسیش هاوکاری نەکردوم هەڵەبجە چی بە من بکرێ من لە خزمەتیام ئەوەی ئەم من خۆشەویستی چارەکە وای لە کردوم بڕی پارەکەەوە نییە کە بڵم تەنها خزمەتکردنی جوانەکانی شارەکەی هەڵەبجە لەلای بلاوە منی گرنگترە. بیرۆکەی چیترە هەیە بۆ ئەم گەڕەکە ئەگەر کەسێک هاوکارێ بێ وڵای بەتەمام شاڵا ئەگەر بیرۆکەم کەس خەڵک هاوکارم بێ تەمام گەڕێکی جوولەکان ڕووناکیان بۆ بگەڕێنمەوە گەڕێکی جوولەکان کە بۆن من ئێستا تاریکە خەڵک ئەڕات نەوەڵا بە دیکۆرێکی جوانی بۆ بکەین و ڕووناکی بگەڕینەوە بۆ ئەو شارە بۆ شەوانی جوانی گەڕێکی جوولەکان دەرکەوێت. باشە چۆن ئەتەوێت ئەو ڕووناکیە بگەڕێنیتەوە چکە ئێستا گەڕێکی جوولەکان ماڵەکانی چۆڵن هیچ کارە باشتی وایان نیەوە نیە بەڵام منیش بۆیە ڕاستەکەی تۆزە لێی ساردەم لەبەرەوەی زیاتر جوانتر دەرەچێت تر بۆیە گەڕەکوینەکان بە بۆنەی کارەبایی و هەنیتیانیە تروتم نەوەڵا بە هەروە ئەوە بکەم و ئەناش بیرۆکەی شما بوو شەوان گڵۆپی کۆنی کۆنەکان یان چرا لەوێدا گڵۆپ هەیە وەکو چرا ئەمە ئەوانی لە بدانم بەزی ترە بۆنەی کارەبا و هینۆ دەسم نەکەوت. تاقە شەمسی بۆ دابنی وڵی بەتەمان بووم بەزی تر دەست نەکەوتووە ئیتری شاڵە هەر بەو شێوە بێت تاوەکو دەستەکە هێمە دەستیەوەش خۆش بێ سەسپاس دەکەم.